ئەمڕۆ 9 مانگی خاکەلێوە هاوکاتە لەگەڵ ساڵیادی گیانبەختکردوانێک کە لە یەکەمین ڕۆژەکانی بەهاری ئازادی ساڵی 1950 هەتاویدا لە ڕێگای گەیاندنی یارمەتی خەڵکی شاری سنا بۆ خەڵکی تێکۆشەری تورکمەن سەحرا گیانیان بەخت کرد. لە ڕۆژی 9 خاکەلێوەی ساڵی 1358دا 9 کەس لە سیما خۆشەویست و ناسراوەکانی شاری سنا، 9 کەس لە هەڵسووڕاوان و خەباتکارانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان، 9 کەس لە تێکۆشەرانی کۆمونیست و مرۆڤدۆست گیانیان لە پێناو ئامانج و ئاواتە ئینسانیەکانی خۆیاندا بەخت کرد. 9 مانگی خاکەلێوەی ساڵی 1358 بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی خەباتکاری شاری سنا و بیرهێنەرەوەی یەکێک لە ڕۆژە پڕ لە غەم و پەژارەکان و لە هەمان حاڵدا و بیرهێنەرەوەی هاوپشتی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان لەگەڵ خەبات و تێکۆشانی گشت هاوچارە نووسانیان لە شوێنەکانی تر بوو. سەرەتای بەهاری ساڵی 1358 ئەو کاتەی کە ڕاپەڕینی جەماوەری خەڵکی ئێران دام و دەستگای دیکتاتۆری و ستەمی ڕژیمی پاشایەتی تێکەوە پێچاو خستیە زبڵدانی مێژووەوە لە بارودۆخێکدا کە هێشتا 2 مانگ بەسەر بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامیدا تێنەپەڕی بوو و لە هەلو مەرجێکدا کە هێشتا شور و شەوقی شۆڕشگێڕانە و جۆش و خرۆشی خەڵکی شۆڕشگێڕ و ڕاپەڕیوی ئێران بۆ گەیشتن بە ئامانج و داخوازیە و دینە هاتووەکانیان لە ئارادا بوو، خەڵکی ستەم لێکرا و مافخوازی تورکمەن سەحرا بە پێکهێنانی شوڕاکانی خۆیان بەرامبەر بە حاکمیەتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی دەستیاندایە خەبات و خۆڕاگری. بەڵام ڕژیمی ئیسلامی کە هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە عەزمی خۆی بۆ سەرکوتکردنی شۆڕش و خەڵکی ڕاپەڕی و ئازادی خواز جەزم کردبوو، سەرەتا لە پیلانێکی خوێناوی و جەنایەتکارانەدا 4 کەس لە ڕێبەرانی خەباتکاری خەڵکی تورکمەن سەحرایان بە ناوەکانی شیر محەممەد درەخشەندە ناسراو بە توماچ، عەبدولکەریم مەختوم، حسەین جۆرجانی و محەممەد واحیدیان تەرۆر کرد و دواتر بە هێرش بۆ سەر تورکمەن سەحرا لەو پەڕی وەحشیگەری و بێڕەحمیدا دەستیاندایە سەرکوتی خەڵکی ئازادی خواز و دەستکەوتەکانیان. خەڵکی خەباتکار و مافخوازی تورکمەن سەحراش بەرامبەر بەم هێرشە و لە پێناوی پارێزگاریکردن لە ئازادی و مافی سەرەتایی و بەرحەقی خۆیان دەستیاندایە خەبات و خۆڕاگری. هەر لەو کاتانەشدا لە کوردستانیش خۆڕاگریەکی بەرین و جەماوەری بەرامبەر بە هێرش و دەستڕێژیەکانی ڕژیمی ئیسلامی لە ئارادا بوو. ئەو خەباتە نەک هەر لە هەموو لایەنێکەوە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر و جەماوەری تر دەبەوە، بەڵکو ڕادیکاڵتر و ڕێکخراوتریش دەبوو. کۆمەڵا کە خەباتی خەڵکی بێبەش و زۆر لێکراوی تورکمەن سەحرای بە عادڵانە و بەرحەق دەزانی، یارمەتیدان و پشتیوانیکردن لەم بزوتنەوەی بە ئەرکی خۆی زانی و بە پێی توانا و ئیمکاناتی ئەو کاتی بەکردەوە بەرەو پیری یارمەتی گەیاندن بەم بزوتنەوەیە و هاوپشتی لێبڕاوانی چوو. لە وڵامدانەوە بەوەها پێویستیەکدا بە خێرایی دەست بەکار بوو و بە پشتیوانی بێدەریغی خەڵکی عەداڵەتخوازی کوردستان لا زووترین کاتدا و بە پێکهێنانی تیمێکی 9 کەسی پزیشکی و دابینکردنی دەرمان و ئیمکاناتی پێویست لەم بوارەدا کاروانی یارمەتی گەیاندنی خەڵکی شاری سنا بۆ خەڵکی تورکمەن سەحرای ڕێخست و ڕەوانەی ئەو ناوچەیە کرد. ئەم تیمە کە بە ورەیەکی شۆڕشگێڕانەوە لە پێناو بەڕێوەبردنی ئەرکێکی ئینسانیدا لە هەوڵی یارمەتی گەیاندن بە خەڵکی بێبەش و جەماوەری خەباتکار و مافخوازی تورکمەن سەحرا دژ بە کۆنەپەرستی و دیکتاتۆری ئیسلامیدا بوون، بەداخەوە نەگەیشتە مەقسەد و لە بینی ڕێگادا
بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە گشت ئەم هاوڕێیانە گیانیان بەخت کرد. پەیکەری ئەم ئازیزانە لە نێو غەم و پەژارەی بێ ئەوپەڕی خەڵکی شاری سنە و دەوروبەریدا و بە بەشداری دەیان هەزار کەس لە جەماوەری خەڵکی کوردستان ئەسپەردەکران. بەڵام هیچ کاتێک یاد و بیرەوەریەکانیان لەبیر نەچوونەوە. ئەوانەی کە لە نزیکەوە لەگەڵ پێک هاتەی ئەم کاروانە بە مەقسەد نەگەیشتووەدا ئاشنابوون دەیانزانی کە مەرگی ئەم ئازیزانە لەو ڕۆژ و مانگانەی سەرەتای شکڵگرتنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و لەو سەردەمە هەستیارەدا چ پەژارەیەکی قوڵی خستە دڵ و دەرونی خەڵکەوە و چەندە بەکارە ساتێکی گەورە سیرکرا. زۆربەی خەڵکی شاری سنە و دەوروبەری ئەم ئازیزانیان لە نزیکەوە دەناسی. هەر کامە و لە یەکێک لە مەیدانە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکاندا خەریکی کار و هەڵسوڕان بوون. ئەوان کرێکار و معەلیم و فەرهەنگی و دکتۆر بوون. خەڵکی شار و دێهاتەکان لەگەڵ سیمای خۆشەویستیان، لەگەڵ کاری شەو و ڕۆژیان و لەگەڵ دڵسۆزی بێچاوەڕوانیەکانیاندا ئاشنا بوون. ئەوان ئینسان گەلێکی ئاشنای دەرد و ئازارەکانی خەڵک بوون و ژیانی خۆیان تەرخانی ڕزگاری ئینسان لە کۆتوبەندی هەر چەشنەستەم و چەوسانەوەیەک کردبوو و هەر ئەمە هاندەریان بوو کە مەئموریەتی بەشداری لەوە هاتیمێکدا و ئەستۆ بگرن. ئەوان لە زومرەی کەسانێک بوون کە خزمەت بە زۆر لێکراوانیان لە مەودای تەمەنی خەباتکارانەیاندا تەجروبە کردبوو و هەر بەم ئێعتبارەشەوە حزوریان لە هەموو شوێنێک کاریگەری هەبوو. ئەوان ئەم جارە ویستویان لە خزمەت بە خەباتی مافخوازانەی بەشێکی تر لە دانیشتوانی زۆر لێکراوی ئەم وڵاتەدا دەرکەون و بۆیە خۆبەخشانە ئەم مەئموریەتیان و ئەستۆ گرت. ئەم ئینسانە شۆڕشگێڕ و گیان لە سەردەستانە گەلێک زیاتر لەوەی تا ئەو کات لە خۆیان نیشانیاندا بوو زەرفەتی خەباتکارانیان تێدا بوو کە بەداخەوە هەڵسوڕان و فیداکاریەکانیان ئەوەندە درێژەی نەکێشا تا بتوانن هەرچی زیاتر لەسەر ڕەوتی خەباتی جەماوەری خەڵکی ناڕازی لە دەسەڵاتی ئیسلامی شوێنەوار و کاریگەری دابنێن. هەرچەند ئەوان زۆر زوو گیانیان لەدەستا، بەڵام گیان بەختکردنەکەیان دەرسێکی گەورەی لە هاوپشتی و وەفاداری بە ئاواتی یەکسانی خوازانە و ئینسان دۆستانەیان بەجێهێشت و ناویان بۆ هەمیشە لە مێژووی خەباتی کۆمۆنیستەکان و خەڵکی زۆر لێکرا و مافخوازدا دەمێنێتەوە. ئەم هاوڕێیانە بریتی بووندا فائیزە قوتبی، گوڵڕیز قوبادی، فەریدە زەکەریایی، جەمیل زەکەریایی، جەمیل سەجادی، ئیسماعیل عەلی پەنا، ڕەئوف کەمانگەر، ئەسعەد وەزیری و دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان. یاد و بیرەوەری ئەم ئازیزانە بەردەوام لە دڵی خەڵکی خەباتکار و جەماوەری زۆر لێکرا و مافخواز لە سەر تاسەری ئێران و لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و مێژووی خەباتی خەڵکی تۆرکەمەند سەحرادا زیندووە و یادیان بەرز و بەڕێزە.